ئەم حرەکە هەیە ئازانم یاریزانێکی بەناوبانگەیە دوای ئەوەی گۆڵەکە ئاوایە کاتە ئەگە بڕۆیتە کۆمێن ئیسە ناوەکەی وەرەگری بارحاڵ لە چوار کاتە خۆشەویستانم لە ڕووی شەرعۆ مەکروهە پەنجەکان و ئاوات یەکەڵکەی پیامبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرموویەتی فإنه في صلاة لەم چوار کاتەیە تو حساب ئەواکری لە نیاو نوێژای خەریک نوێژکردنی ناوێ ئەم پەنجانەت ئاوا تێکەڵ بکەیت حکمت و بۆچی نابێ زانایان قسەیان کردووە هەر یەکێ و قسەیەکی وتووە بەڵام دیارترینیان وتەی ئیبن عومەر ڕەزای خوا لە خۆی و باوکی وێ فەرموویەتی تیلکە صەلات غەیری المەغضوب عەلەیهم ئەم پەنجە تێکەڵکردنە جۆرێکە لە نوێژ و عیبادەتی گاورەکان بەهەرحاڵ خۆت دوورکە لەم کاتانە پەنجەکان و ئاوا تێکەڵکەی یەکەمیان کاتێ بەڕێیەکەوی بەرەو مزگەوت بۆ نوێژکردن بەڕێوەی پەنجەکان و ئاوا تێکەڵ مەکە ئەمە یەکەمیان دووەمیان کاتێک لە ناو مزگەوتای چاوەڕێی نوێژەکەی دیسان پەنجەکان و ئاوا تێکەڵ مەکە یان لە هەنێ حاڵەکات بینراوە مامۆستا کاتێ وتارەدا لە جمعانەیە پەنجە خەڵک ئاوا دائەنشێوە دیاریوە ئەمیش دیسان هەر ئەو نەهیە ئەیگرێتەوە وە سێمیان خۆشەویستانم کاتێک لە ناو نوێژای سەمیع الله لمن حەمیدە جاری وایە خەڵکێکەیە ئاوا ئەکاتە بۆ ئەمەش هەر دیسان مەکروهە لە ناو نوێژە بە ئیتیفاقی هەر چوار مەزهەبەکە و چوارەمیان و کۆتایی کاتێک کە کەوتیتە ڕێ گەڕایتەوە بۆ ماڵ دیسان لەم کاتانێشە پەنجەکان و تێکەڵ مەکات لەم چوار کاتە پەنجەکان و مەکروهە تێکەڵکەی لە غەیری ئەم کاتانە هەر کاتێ حەزو کرد بۆ خۆ پەنجە و ئاوا تێکەڵکەی ئەو کەڕاهەتە ئینشاءڵڵا ناوگرێتەوە وەکەوە بینن ئێستا من ئاوا پەنجەکانم تێکەڵ کردووە جا بۆیە ئینشاءڵڵا ئاگاداریان باسە بن و خەڵکیش ئاگادارکەنەوە. سلام عەلیکم.